گۆرانی بێژیلا و ڕێڤین ئاراس نوێترین بەرهەمی هونەری کە گۆرانێکی ساڵانی ڕابردووی هونەرمەند داناغەنیە با ستایل و میوزیکێکی نوێ ئەم بەرهەمەی جارێکی تر تۆمار کردوێتەوە بە ناوی گوڵاهۆ حاجی مریەم. بڕیارە لە داهاتوویەکی نزیکدا کاری ڤیدیۆ کلیپ بۆ ئەم بەرهەمە بە ئەنجام بگەێنێت. حاجی مریم ای برکبم لاو گلو حاجی مریم ای برکبم لاو گلو من زامی زامن باوان یار لیلی زامکم کن یاو زامکم کن یاو گلو من زامی زامن باوان گاخ لیلی زامکم کن یاو زامکم کن سەرەتا ئەمێ سوپاسی کەناڵی کورسات و بەڕێستام کەم کە هەمیشە دەستگیر و خزمەتی گەنجان و هونەرمەندانی کوردستان دەکات. ئەم بەرهەمەکە بنەکرێ بڵێم ناوی بنێم گوڵۆ حاجی مرەمێکێکە لەو بەرهەمە فۆلکلۆریانەی کە زۆربەی هونەرمەندان کاریان تێدا کردووە. ئەمێ ئاماژە بەوەش بم کە لە لای زۆربەمان ڕوون ئەم بەرهەمە وەکو مۆرکێکی هونەرمەندی خۆشەویست داناغەنی لێ هاتووە. من دوا بەدوای لەگەڵ کۆمەڵی گەنجدا کارمان تێدا کرد. ئەم بەرهەمە بووە هۆی ئەوەی کە من زیاتر بناسرێم، بۆیە خۆشبەختانە چەند هونەرمەندێکی تری هاوڕێم هەوڵی ئەویان ناکە ئەم بەرهەمە بە ستایلێکی جیاوازتر و لەگەڵ موزیکی نوێ کاری تێدا بکرێت. کاک محەممەد کە یەکێک بوو لەو هاوڕە خۆشەویست و موزیسیانانەی کە پێشنیاری ئەوەی کرد کە ئەم بەرهەمە تێکەڵ بە بەرهەمێکی ستایلێکی ئەفریقی بکرێت کە ستایلەکە ئەفرۆبیتە، بۆ ئەوەی کە بزانین تا چەندێک ڕنگدانەوەی هونەری و بەرهەمی کوردی تێکەڵ بە بەرهەمی بیانی جێی خۆی ئەگرێت. خۆشبەختانە ئەم بەرهەمە تەنها بە تراکێکی دەنگی بڵاومان کردوێتەوە، کاری کلیپمان بۆ نەکردووە. تا ئێستا زۆر باش چۆنەڵی فیدباکی وەرگرتووە، بۆیە هیوادارین لە داهاتوە کاری کلیپیشی بۆ بکەین. زۆر جار ئەبینین هونەرمەندانی کەڵە هونەرمەند و گەورە هونەرمەند ئەوانی کە کاری هونەریەکەن زۆر جار تووشی ئەوە بن کە گلەی لە گوێگرانەکەن کە بۆچی گرنگی بە هونەر و بەرهەمی کوردی نادەن. من ئەمەوێ ئاماژە بەخاڵێ بەم کورد دەستی باڵای هەیە لەوەی کە دەست بداتە هەر بوارێک بە شێوازێکی زۆر جوان و بە شێوازێکی زۆر تایبەتانە کاری تێدا دەکات. من ئەوەی کە بەلامەوە گرنگە ئەم بەرهەمە کە کارم تێدا کردووە نەهاتووم لە مۆرک و لە شێوازی ئەسلی گۆرانیەکە بگۆڕم یا کەمی بکەمەوە. هاتم گۆرانیەکە کە چەندێک کوردی بێت تێکەڵمان کرد لەگەڵ ئەو موزیکەیە، بۆیە موزیکیش لەگەڵ سەردەمە ئەڕاواتە بێت سەردەم لەگەڵ پێشکەوتنە ئێمەش کارەکانمان بەرەو پێش بەرین. شانازی بۆەکەم کە کورد دەستی باڵای هەیە لەوانەیە. ئەنجا پرسیارەوت کرد کە تا چەندێک گرنگە بۆی کە جیل بە جیل فەرقەکایسە ئێمە ناتوانین وا بکەین لە جیلێک جیلی ئێسەمان بە زۆر بێنین گۆرانیەکی کوردی کە ڕەنگە بۆ گوێی ئەو گران بێت لە ڕووی وشەسازیەوە و لە ڕووی موزیکەوە، بەڵام ئەکرێ هەمان تێکست و هەمان ستایلی گۆرانی لەگەڵ موزیکێکی نوێ کە ئێستا زۆر باوە کاری تێدا بکەین و ئەوەش ئەبێتە هۆی ئەوەی دووبارە گوێ لە بەرهەمە ئەسڵەکە بگیرێتەوە.